هو سەدەمی ئاشوورەکان دەگەڕێتەوە ئەم شوێنە قەبرێکی سەدەمی ئاشووریەکانە دەگەرێتەوە بۆ 700 ساڵ پێش 1000 ساڵ پێش زاین لێرە کاریش هەڵکۆڵین دەکەین لەگەڵ زانکۆی جووبای یابانی بۆ ماوەی 3 وەرز کە لە 3 شوێناشمان کردووە شوێنی یەکەم ئێستاوە خەریکن گۆڕێکمان دۆزیوەتەوە دەست بچووکە و ڕووخاوە لە شوێنی دوێمیش گۆڕێکمان دۆزیوەتەوە بۆ سەدەمی ئاشوورەکان دەگەڕێتەوە کە 700 بۆ 1000 ساڵ پێش زاوی لەناو گۆڕەکەشدا مجموعی مردووتیا بوو 7 کەس بوون دووقات سەر 4 کەس بوو قاتی خوارەوەی 3 کەس بوون لە شاڵی سێمیشا خەریکی دۆزینەوەی چەناڵێکی ئاوین کە سەرچاوی ژیان بۆ ئەم شوێنە 700 ساڵ بۆ 1000 ساڵ پێش ئێستا سەدەمی ئاشوورەکان ئێستاش بەردەوام لە هەڵکۆڵینەن بەڵام لەو گۆڕە 7 کەسمان دۆزیوەتەوە دووقات بۆ گۆڕەکە بڵێن 7 کەس بوون 2 پیا و 2 ژن لەسەرەوە و 3 کەسیش لە خوار بەستا ئێستا نازانین ئایا پیاو یاژنن بەحسی دیێنێیان بۆ بکرێت پێ دەچێت گۆڕی فەرمانڕەوایی ئەم شوێنە بوو بێت I'm digging in شارەزوور and we found this tomb, one in the north and one in the south. Here we have many bones and nice brick tombs. We hope to contribute to the archaeology of Iraqi Kurdistan, and now we are cooperating with the director, Slemania, director of antiquities. We hope to have a good friendship with the directorate. Brick tomb made of the brick, and inside there's many bones. I think this brick tomb is a cemetery about 2,500 years ago. And we have this is the first time we found this brick tomb.